کورد هەمووی موسڵمانە کێڵێ بێدینە ئەوەی کاڵێ بێدینە خۆی بێدینە من لێرەوانەیە پەیامی سەرکەوتن ئەگەیێنم بە هەموو گەلی کورد ئیشەڵڵا شەرەفانان سەرەکەون حەسەکە سەرەکەوێ قامیشلۆ هەمووی ڕزگاری ئەبێ سەرەکەوێ ئەمڕۆ یەکەمین ڕۆژە لە خۆپیشاندانەکە بەشداریم کردو چکە کەمێ ناساغ بووم نەمەتوانی بێم بەڵام ئیشەڵڵا لەمڕۆ بەردەوام ئەبم تا کۆتایی کاتوشینەوە لە مای ڕابردووە سەردانی ماڵی خۆشە کردووە ئایا کورد مسلمانە یا بێدینە کورد هەمووی موسڵمانە کێڵێ بێدینە ئەوەی کاڵێ بێدینە خۆی بێدینە تۆ ئێستا ئەتەوەیە چ شتێ بە کچانی شەڕڤان بڵێ من لێرەوە پێیانەڵێم بە کچانی شەڕەڤان ئێمە لەگەڵتانین بە هیچ جۆرێ ئێوە پشتان ناین لە عەرس ئێمە لەگەڵتانین هەتا مردن هەتا ئەو دەقەی هەمومان بەیەکەوانی ئەمرین لەگەڵتانین چ دیمەنێک زۆر ئازاریایی بەڕاستی دەنیش زۆر ئازاریەم ئەوە زۆر کاریگەر بوو لەسرم دوای ئەوەش مردنی ئەو چوار مناڵی کە ڕق بوونەوانێ بەڕاستی زۆر تاسیری لێ کردم وەجگە لەوەی کە کەزی شەرەفانەکە کە بڕابوو ئەو کەسە بێنە دەست من $5 بۆ کەسی کە ئەو کەسە ئاياتە دەست من هیچم ناوێت لەوە زیاتر چی دەکەی بەس ئێمە دەست کورت بە خۆم و بە کورت $5 بە کەسێک ئەو زەلامە واتە دەست ئەو زەلامم باتە دەست ئەرە وەڵڵا مەناعەتم نییە. زۆر سپاس.